درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوڕۆ ئێمە لە قەزای خەباتین بۆ ئەوەی کەوە هاوکاری دابەش بکەین بەسەر هەژاران و کەم دەرامەتانی خەبات و دەوروبەری. بە بڕی 25 میلیۆن دینار دابەش دەکرێت بەسەر 100 کەس لە خانەوادەی فەقیر و هەژار و کەم دەرامەت و نەخۆش. يا ربي خوا سەرکەوتیان بکە، خوا ستریان بدەتێ، خوا لە بەهشتیان سا بکە یا رب العالمین، تو خێراوان مەزنکەی. دەستگای بەخشین کە ئێستا ئەوەی کردێ ئیشەکی کۆ چ داوایەک لە دەوڵەمەندان دەکەی هاوکاری فەقیرە ئەو خوای هاوکاریشی باسەکەن یا ربی خوایە دەوڵەتمەندەکان هاوکاریشی چاک بکەن لەگە ئەو بەخشینەی بۆ فەقیر و هەژاران یا ربی خوایە وەسەریان بێخە یا ربی خوایە دەوڵەتمەندیان کەی یا ربی خوایە بەهشتیان سا بکەی. ئەو ڕەمەزانە شەن لێ قبول ببی لە محەممەد مسلمانان. ئیشەڵا خوا ڕاستەعاس دەکە خدای گەورە گوت بە فکران گومەتەمە فکرە خدای گەورە ڕەحمەتتان پێ بکە، خدای گەورە ئیمانتان زێ دەکە، خدای گەورە ئەجر پاداشتان بدە لە دنیا و لە قیامەتە برامە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله أما بعد بێشەکی بەخێراتنی دەستگای بەخشین دەکەین بۆ دەوەرەکەمان. من بەرپرسی بەخشینم لە منتەقەی بەڕەش و دەوروبەری سپاسی بەخشین دەکەین بۆ هاوکاریانە. بەڕاستی وەختەکەی وەختەشی زۆر گونجاوە لەبەر ئەوەی خەڵک زۆر لە منتەقەیەمە خەڵک فەقیرە بێمەعاشیە. زۆر سپاسی دەستگای بەخشین دەکەین بۆ دابەشکردنی ئەو ڕەپارەیە زۆر جیانی کەلەنەشی دەگریتم. بەڕاستی چەندە دەستگای بەخشین هەموو ساڵێک شیان دەکاتن. بەڕاستی خوا خێران نووسی، خوا ئەجر و پاداشیان بداتەوە و داوا لە دەوڵەمەندان دەکەین. بەڕاستی پارەی خۆیان دابرێت ببەخشن بە دەستگای بەخشین لەبەر ئەوەی دەستگای بەخشین جێگەی سیقە و متمانەیە. بەڕاستی هەموو ساڵێک ئەو کارانە دەکاتن. زۆر سپاسیان دەکەین، سپاسیان دەکەین. خوای گەورە ئەجر و پاداشیان بداتەوە، خوای گەورە بۆ ڕەمەزانەی خێرەکاریان بە سەدقات و هەزار خاندویان بنووسی ئینشاءالله. زۆر مەمنونم یا ڕەبی پارەتان خودی بلند کات یا ڕەبی خودی لێتان خۆش بێت یا ڕەبی دەستان لەگەڵ دەست پێغەمبەری خوا بیت. قوربانتم زۆر مەمنونم لەو وەختە و لەو ڕەمەزانە و وەختێکی باشە وەختێکی تازەیە ئەمە دەست کورد بین یعنی ئەوە تشتێکی زۆر باش. زۆر سوپاسی دەستگای بەخشین دەکەین و ئەو مسلمانەی کە خوا پێدراون کە یارمەتی ئەوە دەستگای دەدەن و داواکەی نەخوای تەعالا هەردەم دەستگایە دەستیوالا بیت. خوای تەعالا دەستیان لێژ کە لەوەی یارمەتی فەقیران کە دلێ فەقیران خۆش دەکە و هەر کاتیشیش خوای تەعالا مال دایەکەشێکە بەخشی ئیلا خوا لەوەی زیاد دەکا، چونکە قەت جاران بەخشین و سەدەقە لە مال کورد ناکاتەوە. ئیشەی زۆر گەورەیە ئینشاءالله ئەوەیە کە خوای تەعالا لە دوی نوێژە باسی کردێ ئەقیموا الصلاة وآتوا الزەکات کە ئەنگۆش کە خوای تەعالا کە عاملین عەلەیها ئەوانەیە کە هەرگەری ئەو کارەنە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە. هەڵسم بۆ ئەرکەیە یعنی خوای تەعالا باسییانی کردێ مەحتیانیش کردیە. ئینشاءالله خوای تەعالا هەردەم ئەستەسەموارە دەکات. خوای تەعالا یارمەتیاندا کە بە ئیشی هەستانە زۆر سوپاس دەکەم. بەڕاستی بەرنامە بەخشین جێی دیارە خاصن لە مەنتەقەی خۆمان لە هەموو لایەن بە هەموو یارمەتیشیە خاصن سبەکەی خۆرات یان پارە یان مثل ئەو شانێک کە پێویستی فەقیر و هەژارن و کەوان مثلەن پێویستیان پێەیە کە نەخۆشن و وەکو ئەو پایسکلی شەحن و ئەوسانە. خانمونەتان زیاد بکە یا ڕێ بخوا خێرە ئەو کەسانە بنووسی کە ئەو پارەی بەدەبەخشن بە فەقیر و هەژاران. بەڕاستی یعنی خێرێکی زۆر گەورەیە کە ئەو بەخشینە و ئەزاقیدا بەش دەکەن بەسەر فەقیر و هەژارەکە و مالی هەتیمان ئاوادان دەکەنەوە کە سفرە خوانیان ئاوادان دەکەنەوە. یا ڕەبی خانمونەتان هەزیاد بکە، خوا سەرکەوتوتان بکە، خوا خێرێک گۆش بنووسی و خوا خێریوانش بنووسی یا ڕەبی. ئەو ئەرزاقە لە بۆ ڕەمەزانی چەند پێویستە لە بۆنگۆ؟ ئەری وڵا زۆر
زۆر پێویستە بەعمان هەنیە مەمە هیچمان دوعاگلو بەخشینی دەکەی خوا خێری سعبی بنووسیاڵە خوا ئەمانتی خوای بن خوا بیان پارێز بەناوی خوای گەورە و مهرەبان سوپاس بۆ خوای گەورە ئەوڕۆ هەستین بە دابینکردنی زەکات بۆ هەژاران 100 جێ زەکات بۆ 100 ماڵی هەژار بۆ دەڤەری خەبات و دەوروبەری تا بەردەڕەش و کەلەکچی و زایدەن خۆراک بۆ ماڵە هەژار و بۆ ماڵەکەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەتەکان لە ڕێی بەرنامەی بەخشین و خێرخوازان سوپاسی خێرخوازان دەکەین هیوادارین خێرخوازی زیاتر بێ هاوکارمان بی خەڵکیشی زۆر چاوەڕێیە هاوکاری بکەن لە ڕووی زەکات و پارەوە لە ڕووی خۆراک و ئەرزاق و پێداویستیەکان هیوادارین خێرخوازان بەهانامانەوە بێن لە ڕێی بەرنامەی بەخشینەوە تا بتوانین خزمەتی زیاتر و جوانتر بکەین بەڕاستی لێرە منتیقێکی زۆر فراوانە خەڵکیی زۆر داوامان لێ دەکە هاوکاری بکەین بەڵام کەمتر دەتوانین بەدەمیانەوە بچین لەبەر ئەوەی خێرخوازەکان داوایان لێ دەکەین تکان لێ دەکەین بێن لە بەرنامەی بەخشین لە نووسینگەی خەبات و هەولێر هاوکارمان بن دەستبارمان بن تا بتوانین ئەو خەڵکە هەژار و فەقیرە لە نەهامەتی و فەقیری نەجاتیان بدەین ئینشاڵڵا. دەستگای بەخشین زۆر مەمنونیانین ئەوان نەبن هە بەڕێوە ناچین ئەرێ بەخوای خۆمان و مندارمان خوا خێریان بنووسێ سەجە مەمنونتانم زۆر سەلامەت بیا ڕەبی دەستان خۆش بخوا خێرتان نووسی هیوادارم خێرخوا سەر بەردەوام بی خوا خێری بەخشینیش بنووسی زۆر مەمنونم دوو سارە لێرانە ئەوەی وەرەگرم خوا خێریا بنووسی مەمنونم زۆر مەمنون سوپاسان دەکەم کاتەکەی باشە بۆ ڕەمەزان و فتار و بەربانگ و ئەوانە بەڵێ باشە ئەلێ وەڵا زۆر جێ دەگرتەوە کتێب بۆ دەورەمەندان خوا خێریا بنووسی زۆر مەمنونم هەرەوە بەردەوام بن زۆر مەمنون سوپاسان دەکەم خوا خێری خێرخوازان بنووسی لەگەی ئەنگۆس یا ڕەبی خوا لە هەمویان قبولکە و خوا بەردەوام تا بێ ئەو کە قسمەتکە بەنای خۆی گەورە میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین پێش هاتنیمانگە ڕەمەزانی پیرۆز کۆمەڵێک پرۆژەی ئامادە کرد و ڕایگەیان بۆ ئەوەی خزمەت بە تەواوی چین توێژەکان بکات لە هەرێمی کوردستان دیارە ئێمە لە نێو کار و پرۆژەکاندا سوپاس بۆ خۆی گەورە دەتوانم بڵێم لە تەواوی نووسینگەکانی هەرێمی کوردستان بەردەوامین لە ئەنجامدانی پرۆژەکانمان دیارە هەر ئەمڕۆکە کە ئێمە لە 16مین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزداین لە قەزای خەبات و دەوروبەری هەڵساین بە ئەنجامدانی دوو پرۆژە کە یەکێک لە پرۆژەکان ئەوە بووکە 100 خێزانی هەژار و کەم دەرامەت بە بڕی 25 میلیۆن دینار هاوکاریمان کردن بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دینار پێدرا و لە دوای ئەم پرۆژەیەکی ترمان ئەنجامدا ئەویش دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بوو بەسەر 100 خێزانی هەژار و کەم دەرامەتی قەزای خەبات و دەوروبەری بۆ لێرەوە من بەڕاستی سوپاسی خێرخوازان دەکەین ئێمە دڵخۆشین بەوەی کە ڕۆژانە بەدەیان پرۆژە لە تەواوی نووسینگەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بە سەدان خەڵکی هەژار و کەم دەرامەتی هەرێمی کوردستان سودمەند دەبێت. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی 100 سەبەتەی خۆراک بوو کەوا لەلایەن خێرخوازانەوە دابین کرابوو بۆ کەسی کەم دەرامەت و هەژار و نەخۆش و بێباوکان ئەوە ئێمە سوپاسی خواپێداوان و خێرخوازان دەکەین کەوا بە بەردەوام دەستیان کراوەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین و هاوکاریەکانیان دەگەێنن بە تەواوی نووسینگەکانی دەستگای خێرخواسی بەخشین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەوەی ماوەتەوە باسی بکەین ئەو سەبەتە خۆراکە جیاوازتر لەگەڵ خواردنی تر و لەگەڵ خۆراکی تر دەستگای خێرخوازی بەخشین هەوڵی داوە لەو سەبەتە خۆراکە کامەی خواردنی تەندروستە و کامەی خواردنی کوالێتی بەرزە ئەویان دابنێت لەنێو ئەو سەبەتە خۆراکە بۆ ئەوەی کەوا شتێکی پاک و جوان ببەخشێت بە کەسی کەم دەرامەت و هەژار و دووبارە و سێبارە سوپاسی خێرخوازان دەکەین بۆ ئەوەی کەوا ئەسپی خۆیانی تێدا تاو دەدەن هاوکاریەکانیان دەهێنن بۆ تەواوی نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆیە ئێوەی بەڕێزیش ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت.